ئومیدوارم حکومەت بتوانێت ڕێگاوانەکانی سونورە دوور و درێژەکان چاک بکات و هەم داوا لە خەڵکو و لە شۆفێرانی بەڕێز دەکەین پابندی ڕێمانەکانی هاتوچۆ ببن و بۆ ئەوەی هیچ گیر و گرفت و کارەساتێکی دڵتەزیان بوو نەدات. زۆرجە ئەو شتانێک کە بە چاوی خۆم بینیوە بەڕاستی من هیوادارم لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ تایبەت ئەم شوێنانەی کە جادەکە سوڕانەوەی هەیە هەندێک سوڕانەوە هیوادارم کە قەتع بکرێن ئەو سوڕانەوە چونکە دەبێتە هۆی تەسادف و ئەم کارەساتە نەخۆشانە هەندێک شوێن هەیە پێویست بەوە ناکەتن و دوامین شتیش خەڵکی ئێمە زۆر حەزی لە سایتی سەریعە هیوادارم ئەوانەش ئیتر نەمێنێتن هەموو شتێک بە ڕێکوپێکی بکرێتن بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ ڕوونەداتن. ڕێگاوەبانی هاتوچۆ زۆر خراپە. ڕێگاوەبان ناڵێم سەدا هیچ بە 150 ڕێگاوەبان نییە تایبەت دەوروبەری هەولێر هەر ڕێگاوەبانی نەما بە هیچ شێوەیەک هەموو ڕێکلە و تاسە و یعنی ڕێیا هەیە ڕێیا چاریکێکە یەک سعاتێ لە ڕێبین تایبەت دەروەی شار سۆران و دەوروبەر ڕێگا بە هیچ شێوەیەک نەماوە.